وەڵە سەرەڕای خێرانەکان جێبەجێکردنی پرۆژەکان لە هەرمی کوردستان لە شار و شارۆچکە جیاوازەکان بەردەوامە بە تایبەتی و گەڕەکانی کە لە نێو شارەکاندا پێویستیان بە خزمەتگوزاری زیاتر یەکێک لەوانە دارەتووە و دەوروبەری کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری تێدا جێبەجێکراوە. سەبارەت بەم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز ڕەوەند قادر سەرۆکی شارەوانی دارەتوو کە لێرە لەگەڵمە. زۆر بەخێر بێ. گەڕێکی دارەتوو یەکێک لەو گەڕەکانە بوو لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا گلەیەکی زۆر هەبووە لەوەی کە کەمی خزمەتگوزاری تێدا جێبەجێکراوە. لە ماوەی چەند ساڵەدا چیتان بۆ دارەتوو گەڕەکەکانی دەوروبەری کردووە؟ سڵاو لە جەنابەت، سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی کوردستان 24. طبعاً ناحیەی دارەتوو بە نزیکی 5 کیلۆمەتر لە سەنتەری پارێزگای هەولێر، بۆیە زۆرترین داواکاری هاوڵاتیان لەو سنوورە گەیاندنی خزمەتگوزاریە بۆ گەڕەکەکانیان بۆ کۆڵانە. کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەگەڵ دەست بەکاربوونی و بە تایبەت ڕێزدار جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی پێداگیر بۆ لەوەی زۆرترین خزمەتگوزاری بۆ تەواوی قەزا و ناحیەکانی بە تایبەت ئەو شوێنانەی کە هەژانشین لەو نیوەندەشدا کە من وەکو سەرۆک شارەوانی دارەتوو کە بەخچاوی خۆم ڕۆژانەش دەیبینین کە زۆرترین خزمەتگوزاری هێنراوەتە سنووری ناحیەی دارەتوو. هۆکاری ئەمەش ئەو بە خەڵکانێک لەم سنوورە ئاسی داواکاری خزمەتگوزاریەکانیان لە ئاستی سەرەتایی بوون، بەڵام ئێستا کە دەبینین زۆرترین خزمەتگوزاری لەو سنوورە دەکرێت. ئەمەش بە مانای ئەوە دەیە کە ئەم کابینەی پێداگیر و ڕۆژدە لەسەرەوەی کە خزمەتگوزاریەکانی هەمەجۆر و هەمەلایەن بێ باشچین و خزمەتگوزاریانە لە چه بوارێکن زیاتر؟ ئەوەی کە باز دەکرێت ئێمە دەیبینین و ئیشەکان لەسەری کراوە گەیاندنی خزمەتگوزاری سەرەتایی وەکو دروستکردنی شەقام و ڕێگاوبان، دروستکردنی پۆنت، دروستکردنی شەقامە ناوخۆیەکانی ناو گەڕەک و کۆڵانەکانی ناحیەی دارەتوو. چەند پرۆژە جێبەجێکراون؟ چەندی ماوە کە تەواو بکرێن؟ گرنگترینیان چییە؟ بەتەنها لە ماوەی کەمتر لە 2 ساڵ زیاتر لە 20 پرۆژە لە ناو دارەتوو ئەنجام درراوە. بە خۆشحاڵی و 17 پرۆژیان کۆتاییان پێ هاتووە. ئێستا کە وەکوی ئەوەی ئێستاش لە ڕێپۆرتاژەکە بینیمان 3 پرۆژەی زۆر گرنگ هەیە. ئەم ڕۆژکە لەگەڵ جەنابتان قسە دەکەمەوە پرۆژێکی کەمان دەست پێ کرد کە ئەو جوساییدێکی نوێیە کە شەقامی پێش بنکەی دابشکردنی کارەبا بە درێژایی 500 متر لەخۆ دەگرێت. باشە، کارەکانی جوتسایدی گەڕەکی ژین ئەو جوتسایدە سیمەتریە کە قرار بوو تاو بکرێتەوە بەکوێ گەیشتۆ، چون زۆر فۆکۆس لەسەرەوە هەبوو ئەگەرەوە تاو بکرێت کۆمەڵێک خزمەتگوزاری لەو بارە دەکاتە هاوڵاتیان. بێگومان گەڕەکی ژین بە هۆکاریەوەی کە گەڕەکێکی تازەیە خزمەتگوزاری کەم ئۆچوو بوو، بەڵام لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە خزمەتگوزاریەکان لەو گەڕەکەیە ئەنجام دران بە دروستکردنی شەقامی سیمەتری کە لە ئێستادا لە قۆناغی جێبەجێکردنە ماوەی پرۆژەکەش 270 ڕۆژە بە دروستکردنی ئاوڕۆ تا تەواوی بەرگە هونەریەکان. دەتوانم بڵێم هیچ کێشەیەکی ئەو تۆ لەسەر ئەم شەقامە نامێنێت، چونکە نەکەر تەنها گەڕەکی ژین بەڵکو و گوندەکانی دەوروبەری ئەو سنوورش دەتوان سوودی لێ ببینێت. بەڵێ ئاماژتان بە گەڕەکی ژین کرد، گەورەترین گەڕەکە لە ناحیەی دارەتوو، بەڵام لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک زەوی هەبوون، ئەو زەویانە کارت بوون، کێشە هەبوو لە تاپۆکردنی ئەو گەڕەکانە یا بڵێن زەویەکان بەسەر خاوەن کارتەکان یا بڵێنەوە کەسانی کە داوایان کردبوو لەوی زەوی بکڕن. داوا کرابوو کە کێشەکانیان چارەسەر بکرێت. ئەمە تا چەندە بەدەم هاوڵاتیانەوە چون بۆ بابەتە چی لێ هات؟ بە خۆشحاڵیەوە دیسان کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێداگیر بوو لەسەر ئەوەی کە ئەو کارتانەی کە لە گەڕەکی ژین هەبوون بکرێن بە سەنەد و بۆ ئەوی هاوڵاتیان بتوانن خانووی لەسەر دروست بکەن. لە ماوەی 2 ساڵ لە 10,000 پارچە زەوی نزیکەی 7,000 کارت گۆڕدران بۆ سەنەد و کە فەرمانگەیەکی تایبەت دروستکرا یەکەی گۆڕینی کارت بۆ سەنەد. لە ئێستاشدا لە ئایندێکی زۆر نزیک ئەو بەشێک کەماوەتەوە 3,000 کارتە دەکرێن بە سەنەد. دەتوانین بڵێم ڕێژەی 100% گەڕەکی ژین دەکرێت بە سەنەدی سربەخۆی بۆ هاوڵاتیان. زۆر باشە. لە خزمەتگوزاریەکانی ڕێگۆبان جیاواز لەوانە کۆمەڵێک پرۆژە بۆ ڕێگریکردن لە دروستبوونی لافا و پرۆژی ئاوەڕۆ یا و سندوقانی کە دادەنرێن بۆ گلدانەوەی ئەو لەو ناوچانە بە تایبەتی لە دارەتوو ئەم خزمەتگوزاریان تا چەندە بۆ ساڵی داهاتوو بڵێن وەرزی باران بەردەستە بن بۆی دڵنیا بن هاوڵاتیان؟ دوای لافاوەکەی ساڵی 2021 کۆتایی ساڵی 2021 زۆر تەرکیز کرایە سەرەوەی کە ڕێڕەوی ئەو ئەوانەی کە دەهاتن ناو ناحیەی دارەتوو بگۆڕدرێن و خاوێنکردنەوەی بەستەکان. لە ئەنجامدا بە خۆشحاڵیەوە بەستی گردیشت پۆندێکی گەورە دروستکرا لەسەر ڕوبەرێکی فراوان کە بە گوژمەی 850 میلیۆن دینار کە ئێستا لە قۆناغی جێبەجێکردندایە. هەر خۆشی ئەمەش وای کرد کە کەمترین زیان لە 2 ساڵی ڕابردوو هەبێت
دەتوانم بڵێم زیانەکان بەڕێژەی 100 بوون لە ناو ناحەی دارەت و هیچ کێشەیەک نەبوو بەردەوامی خاوێنکردنەوەی ئەو ڕێڕەوە ئاویانەی کە لەو سنوورە هەبوون و چاودێریکردنی بەوەی کە دووبارە وەکو خۆیان لێنێتەوە بە خۆشحاڵی و دەتوانم بڵم ئەو 2 ساڵی تێمان پەڕان هیچ کێشەیەکمان نەبوو و لەم بۆ سەرەتای ئەم زستانش کاری باش کراوە بەوەی کە چەند دەرخستێک ئامادەکراوە و لە پلانی 2024 پارێزگای هەولێر بە خۆشحاڵیەوە ئاگادار کراینەوە کە نزیکەی 4 ملیار و 370 میلیۆن دینار بۆ ناحیەی دارەت و دووبارە خەرج کراوەتەوە کە لەو نێوەندا نزیکەی نیوەی ئەو پرۆژە گوژمەیە کە باسم کرد بۆ بابەتی ئاوەڕۆی زۆر باشە زۆر جار ئەو خزمەتگوزاریانە و دروستبوونی گەڕێکی نوێ فراوانبوونی سنووری شارەوانیەکان وا دەکات کە دەستی خزمەتگوزاری زیاتر بگاتەوە ناوچانە بەڵام لە ماوەی ڕابردوودا کە دابشکردنی فۆرمی زەوی بەسەر فەرمانبەران و خانەنشیناندا جێگەی باسە ئایا لە سنووری شارەوانیەکەی ئێوە یان ناحیەی دارەت و هیچ زەویەک هەیە بۆ فەرمانبەران بۆی کە سنووری شارەوانیەکەش فراوانتر بکرێتەوە یا بە چ شێوازێکە گرفتی شارەوانی دارەت و ئەوەیە کە دەورە دراوین بە چەند شارەوانیەکی دیکە واتە لە بەشی ڕۆژهەڵاتمان شارەوانیەکە و لە بەشی ڕۆژئاوامان بە هەمان شێوە ئەمە ژوای کردووە سنووری شارەوانیمان نتوانێت تەوسع بکرێت هەرچەندە سەر ڕایۆژنووسراوی فەرمیمان کردو بۆ فراوانبوونی سنوورەکانمان تاکو بتوانین لە سنووری خۆمان زەوی دابش بکەین بەڵام تاکو ئێستا سنوورمان فراوان نەکراوە بۆیە ئەو زەویانەی کە بڕیار وایە بەسەر چینی فەرمانبەران و خانەنشینان دابش بکرێت لە سنووری قەزای بنەسڵاوە باشە جگەل لەو زیاتر لە 20 پرۆژەیە کاماژەتان پێکرد بەشێکی زۆری جێبەجێکراون چ پلان و پرۆژەیەکی نوێ بۆ هاوڵاتیان لەو ناوچەیە هەیە هەروەکو ئاماژە پێکرد لە پلانی بجێ پەرەپێدانی پارێزگای هەولێر کە بە گوژمەی 4 ملیار و 370 میلیۆن دینار ئەویش بە جوست سایتکردنی شەقامێکی سیمەتریە کە لە ترافیکی لایەتی یەکەم بەرەو ئاراستەی گەڕێکی ژین دەڕاتەوە کە ئەمەش خۆی لە خۆیدا گەورەترین داواکاری هاوڵاتیان بوو لە سنوورەکە و هەروەها دروستکردن و نۆژەنکردنەوەی پارکی گەورەی دارەت و کەمەش شێوەیەکی جوانتر بە سنوورەکە دەبەخشێت و هەروەها دروستکردنی چەندین ئاوەڕۆ بۆ گەڕەکەکانی نیشتیمان و دارەتوی نوێ زۆر باشە بەڕێز ڕەوەند قادر سەرۆکی شارەوانی دارەت و زۆر سپاس کە لە سەدێ لەگەڵ کوردستان 24 بووی